هەواڵێک لە پۆرتاڵ هەیە پێم خۆشە لە پێتان بڵێم کە ڕاوچی حەسەن هەواڵەکەی ئامادە کردووە لەسەر خۆتان نەزان بڕوارەوە بوو لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە سێ مووچە وەربگرن بەڵام دواکەوتووە لەو بارەیەوە سەرچاوەیەک لە وەزارەتی پێشمەرگە ڕوونکردنەوەی داوە پێم خۆشە هەواڵەکەی پۆرتاڵی رووداوتان پێ بڵێم کە ڕاوچی حەسەن هەواڵەکەی ئامادە کردووە بڕیاربوو لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە سێ مووچە بە یەکەوە وەربگرن سەرچاوەیەک لە وەزارەتی پێشمەرگە بە تۆڕی میدیایی رووداوی راگەیاند ئەمریکییەکان ئەو سێ مووچەیە هەردەن بەڵام ینی پەشیمان نەبوونەتەوە بەڵام بەهۆی کێشەیەکەوە لە هەژماری بانکی و گواستنەوەی پارەکە لە ئەمریکاوە بۆ هەرێمی کوردستان کاتی دابەشکردنەکە دواخراوە ڕۆژی 21 دوو وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەم مانگە لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە سێ مووچە بە یەکەوە وەرەگرن کێشەی مووچەی لیوای 12 چارەسەر کراوە بەپێی زانیاریەکانی ڕووداو کە لە بەرپرسێکی باڵای نێو وەزارەتی پێشمەرگە وەرگرتووە بەڵێنی ئەمریکا بۆ پێدانی سێ مووچە بە لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە هەروەکو خۆی ماوە هیچ پەشیمانبوونەوەیەک نییە بەدڵنیایەوە هەر دابەشەکرێت لەبەرەوە نە ئەمریکا و نە وەزارەتی پێشمەرگە لەوە پەشیمان نەبوونەتەوە سەبارەت بەوەی بۆچی تاوەکو ئێستا هیچ مووچەیەکی لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە بۆ ئەم مانگە دابەش نەکراوە ئەو سەرچاوی وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بەوەدا دابەش نەکردنی مووچەکە بەهۆی کێشەیەکە لە گواستنەوەی پارەکە لە هەژماری بانکی ئەمریکا بۆ هەژماری بانکی ئەمریکیەکان لە هەرێمی کوردستان دەژڵێت تاوەکو پارەکە لە ئەمریکا و نەگاتە هەرێمی کوردستان بێگومان پارەکە نایەتە نێو هەژماری بانکی وەزارەتی پێشمەرگە ئەوە هەواڵێک بوو لەسەر دابەشکردنی سێ مووچەکەی لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە کە بەڕاستی لەو ڕۆژەوە زۆر پرسیار لێ ئەمەکرێ لە پێشمەرگەی و پێشمەرگە و ئەفسەرانی ئەو لیوا هاوبەشانە کە بۆچی مووچە دابەش ناکرێت پەشیمان بوونەتەوە یان نا بەڵام سەرچاوی لە وەزارەتی پێشمەرگە و دڵنیاییدا کە دەدرێت هەر کاتێ پارەکە لە ئەمریکاوە گەیشتە هەرێمی کوردستان